ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بن سارنزیکۆ ئاگاداری هەموو هەواڵە ناوخۆی و جیهانیەکان بن و ئەو بابەت و زانیاریە بە سوودانی کە ئێمە بۆمان ئامادە کردوون لەم کاتژمێرەدا لەگەڵتانە بین و باسی هەموو ئەو کارە سەرنج ڕاکێشاناکەن کە دۆخی کۆرۆنا هێنایەتی بەسەر زۆربەی سێکتەرەکانی جیهان و لە ناو ژیانی ئێمەشدا بێکمان ڕەنگی داوەتەوە جگەلەوە ئەو هەواڵانەی کە ئێستا چی دەگوزارێت لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها لە جیهانیشدا مرۆڤەکان هەمیشە زۆر کات ناتوانن ئەگەر لە ڕێگەی باری مادیەوە بێ ببەخشن یاخود نتوانن ئەوەی کە هەیەە لە خۆیان زیاتر بێ و بتوان بیبەخشن بەڵام زۆر جار مرۆڤەکان نتوان ئەوەی کە لە ڕێگەیەکی ئاسان و یاخود لە ڕێگەی هاوکاریکردنەوە بێ بەخشندە بن بۆیە ئەمڕۆ بەو بۆنەوە ئێمە تەوەرێکی پرۆگرامەکەمان تایبەت کردو بە ڕۆژی جیهانی خوێن بەخشین بەڵێ پێشەم شتێک سڵاتان لەبێت بڵێ ڕۆژی جیهانی خوێن بەخشینەوە دەکرێت هاژەواتەنین ئەوە بە مادیات نەبێت یاخود لە ڕووی ئەوە نەبێت کا لە ڕووی داراییەوە تۆ ببەخشی بەڵام جاری وایە بە بەخشینی بوتڵێک خوێن تۆ گیانی کەسێک ڕزگارەکەی کە هەزاران هەزار پارە ئەهێنێت و هەزاران هەزار مادیات ئەهێنێت ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێن بەخشینە و هیوادارین کە ئێمە بتوانین لەو تەوەرەیە زیاترین پرسیارەکان لە میوانی بەشداربوومان بپرسین و هەروەک دیسانەوە دەڵم هاژە باسی کردەوە ئێمە تەواوی زانیارەکانتان پێدەبەخشین ئەویش لە ڕێی تۆڕی پەیامنێرانمانەوە و هەروەها ئەو بابەتانی کە بۆ ئێوەمان ئامادە کردو هیوادارین کە دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ ڕۆژ باشا بێت و ڕۆژێکی باشتر بێت بۆ هیواین سەرەتاش کورتەیەک لە هەواڵەکە سەوزان کەدە. سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت سێ سەرچاوەی سەرەکی تووشی گرفت بوونە. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند. سێ سەرچاوەی داهات لە هەرێمی کوردستان بۆ موچە هەن بە شێوەیەک لە 151 موچە واتە 383 میلیۆن دلار لەلایەن بەغدا و سەرچاوەی دووهەم داهاتی فرۆشتنی نەوتە کە بڕی 295 میلیۆن دلار بووە. هەروەها داهاتی ناوخۆ کە 67 میلیۆن دلارە ڕەشی گەیاند لە مانگی چواری ڕابردووەوە هەر سێ سەرچاوەی داهات بۆ داوینکردنی موچە تووشی گرفت بوونە. ئاماژەی بەوەش کرد لە مانگی 4 و 5 هیچ بڕەپارەیەک لەلایەن بەغداوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە نەکراوە. زیاتر لە 200 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ئەنجامی پشکنین و گەڕان بە دوای تووشبوواندا لە ماوەی 24 کاتژمێردا 209 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون. بە جۆرێک 56 لە پارێزگای هەولێر 130 سلێمانی 23 دوهۆک هەروەها گەرمیان 27 و لە ڕاپەڕین 21 کەس تووشی کۆڕۆنا بوون. ئاماژەی بۆش کرد 6 کەسی دیکە لە پارێزگای سلێمانی بە کۆرۆنا گیانیان لەدەستە. پەنجا و سێ کەسی دیکە لە عێراق بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردوتەوە لە 24 کاتژمێری ڕابردوودا 1180 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و هاوکات 53 تووشبووی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستە. بەپێی ئامارەکان تا ئێستا 18950 کەس لە عێراق تووشی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 549 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستا و 7515 تووشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. دەستەی فڕۆکەوانی عێراق ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی درێژ کردەوە. دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق بڕیاری داڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان تا 20 ئەم مانگە درێژ بکرێتەوە. بەپێی بڕیارەکە ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان گەشتەکانی فریاگوزاری دیپلۆماتی و ڕێکخراوەکان ناگرێتەوە. بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا 71 وڵات لە سەرتاسەری جیهان گەشتە ئاسمانیەکانیان ڕاگرتووە. بەڵام زۆرینەیان پلانیان داناوە ئەم مانگە گەشتە ئاسمانیەکان دەستی پێ بکەنەوە. بە موشک هێرشکرایە سەر سەربازگەی تاجی لە باکووری بەغدا. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق بڵاوی کردەوە
لە ڕێگەی دوو موشکی کاتێشە هێرشکرایە سەر سەربازگەی تاجی لە باکووری بەغدا و هیچ زیانێکی گیانی و مادی لێ نەکەوتوێتەوە. موشکەکانیش لە نزیک کارگەی نەسرەوە ڕاستەی بنکەکە کراون. سەربازانی ئەمریکا و چەند وڵاتانی دیکەی ئەندام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە بنکەی تاجیدا جێگیر کراون. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. بێگومان ئێستا چاوەڕێی ئەو بابەتن کە دەستپێکی پرۆگرامی ڕۆژباش وەک هەموو ڕۆژێکی دیکە بۆتان باسەکەین کەویش باسکردن لە ژینگەی لەباری کوردستان یاخود بەرهەمی خۆماڵی کوردستان هەموو ئەو بەروبوومانەی کە لەم وەرزەدا بە تایبەت باسی لێواکرێت کە ئەویش لە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەباری بۆ بەخێوکردنی ماسی هەیە ئەوە ژوای کردو چەندین پرۆژەی بەخێوکردنی ماسی و جۆرا و جۆر بنیاد بنرێت. پرۆژەی بەخێوکردنی ماسی سەلەمۆن لە نزیک دەربەنی خان ڕۆژانە چەندین تۆن ماسی ڕەوانەی بازاڕەکانەکات کە ئێمە لاوانێ ماسیمان هەبێ یاخود پێمان سیر بێ کە ماسی سەلەمۆن دەگمەن بوو بێ لای ئێمە بەڵام تا پرۆژەیەکەیەکە زۆر زۆریش بەرهەمە هێندەیە کار وەکو جوتیارەکە باسی کردو ئەگەر هاوکاری زیاتری بکرێت و پاڵپشتی بکرێت ئەوە گۆشتی ماسی بۆ هەموو هەرێمی کوردستان دابی نەکات و هاوکات ئەمڕۆ وادەی قەدەغەکردنی ڕاوی ماسی لە هەرێمی کوردستانیش کۆتاییەت ساڵانە لە وەرزێکدا کە ڕاوکردنی ڕاو ماسی ئەوە هەستێ ینی بۆی کە زیادکەن و بێگومان هۆی کە ئەو گەرانیان هەیە زیاد بکرد با بەیەکەوە بیبینین بزانین ئەو کێڵگە گەورەی ماسی چۆنە. ماسی سەلەمۆن دانی ڕۆژانەی ئەلەفیەوێ خۆراکەکەی پرۆتۆیناتی دەوێت ئێمە ڕۆژانە سەعات 6 بەیان پێویست بە کێشەکە یعنی کێشی ئەو ماسیە چەندە بێت ئەوەندە ئەلەفی بۆ دابین دەکەین بە 10 ڕۆژ جارێ بە 2 هەفتە جارە بیومیسی ماسەکە هەگرین بزانین کێشی ئەو ماسیە چەندی لاتوە دوای ئەوە کە بزانین کێشی ئەو ماسیە چەندی لاتوە ئەلەفی بۆ دابینەکەین لە تەنی ئەمە 20 کیلۆ ئەلەفی دەین ئەو ئەلەفە پرۆتۆیناتیش خۆی تێدایە ئەو ماسیە ڕۆشتی سەریعی هەیە یعنی ئەو ماسیە ئێمە ڕۆژانە ئێستا ئەمە 450 کیلۆگرام ئەمە ئەلەفی دەینێ پرۆتۆیناتی دەینێ. ئێمە توانای بەرهەمێنانی 150 بۆ 200 تەن ماسیمان هەیە لە ساڵێکدا دەتوانین ئەگەر ڕێگەمان پێ بدەن و پشتگیریەکمانە بێ هەموو کوردستان ماسی سەلەمۆنی هەموو کوردستان دابین بکەین. ئەم ماسیەش خواستێکی تایبەتی هەیە لە هەرێمی کوردستاندا ماسیەکی تایبەتە بۆنی کەمە و لە ئاوێکی سازگاردا دەژی بۆنی نییە ماسی سەلەمۆن و ئێسقانیشی کەمە و دەوڵەمەندە بە ئۆمێگا 3 کە بۆ نەخۆشی دڵ و زۆرها چەندین نەخۆشی تر سوودی هەیە ماسیە سوودێکی یەکجار زۆری هەیە ماسیێکی تایبەتە و خواستێکی تایبەتی هەیە لە هەرێمی کوردستاندا.
جا هاژە هەنێ شت هەیە خۆمەرج نییە خەڵک عاشقی شتێکی مثلەن ئەوەنی ڕێگەزی بەرە من عاشقی ماسی زۆرم حەز لێەوە ئەوە نشم حەز لێ کە ئەیان ناسمەوە ماسیەکان ئەی تۆ وەزع لەگەڵ ماسی خواردن باشم هیچ یعنی بینم لەگەڵ کەسانە باش لەگەڵ ماسی باشە بۆیە خەرمان بەرەکەت لە انشاءالله بەروبوومی خۆماڵی ماسی ئەوەنە زۆر بێت کە 10 کیلۆ بکڕین بە هەرزان و هەموو کەسیش بیخوا لە بەرەوەی باسیەوەشی کرد بۆ دڵ باشە بۆ مشتێ باش جا بە برژانن و چەند جۆرێکی جیاوازیش مەسەن بۆ نمونە قزلاڵا هەیە لەگەڵ جوڕی لە کوردستانە جوڕی ناخورێت تەنها لە با بڵین ناوەڕاست و خواروی عراق زیاتر جوڕی ئەخورێت بەڵام هەندە ماسی وەکم سەلەمونە ماسی خۆمان هینی دۆکان و ئەوانە یعنی بەڕاستی تام و لەزەتیان لە یاد ناکرێت انشاءله هەر کوردستان دەوڵەمەند بێ بە بەرهەمی خۆماڵی و ئەوەش زۆر تەندروسترە لەوەی کە لە دەرەوە بێت یا لە هەرەوە بێت بەڵام پاراستنی ژینگە کەشیان لە هەموو شت گرنگترە. بەڵێ لە سەرەتای پرۆگرامەوە باسمان لەوە کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێنبەخشینەوە 14 هەموو ساڵێک ئەم ڕۆژە بەرزڕادەگرێت لە جیهاندا کە تایبەتە بەو کەسانی بە بێ هیچ بەرامبەرێک ژیانی کەسێک لە مردن ڕزگارەکەن. خوێنبەخشین ماوەی 4 ساڵە سەردانی خوێنبەخشێک سەردانی بانکی خوێنەکات. ئەم خوێنبەخشە ئەم 4 ساڵە ئەم کارە هەر بەردەوامەکات کە ئەو لە هەولێر دانیشێت و ئەو دەڵێت کارێکی پیرۆزە تا بتوانم خوێنە بەخشم بەردەوام ئەبم چونکە دەبێتە هۆی ڕزگارکردنی ژیانی کەسێکی تر. ماوەی 4 ساڵە بە بەردەوامی سەردانی بانکی خوێن دەکات و یەکێکە لەو هەزاران خۆبەخشەی کە خوێن دەبەخشێت. ئەو پێی وایە خوێنبەخشین پیرۆستترین کارە کە مرۆڤ بتوانە بیکات چونکە ژیانی کەسێکی کەی پێڕزگار دەکرێت. کارزان دەڵێت بەڵێنم داوە تا لە ژیان دابم و بتوانم خوێن ببەخشم بەردەوام دەبم بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو کەسانەی کە پێویستیان بە خوێنە. خوێن دەبەخشی بۆ ئەوەی یەکە ژیانی یەکەچ لە مردن ڕزگار بکەیت. بەڕاستی هەم پێغەمبەر ساڵ دەفەرمێتمان هەر یەکێک لە مردن ڕزگار بکەی لە قیامەت تەعویزی خۆی هەیە. ئەمجی وەکو شخصی خۆم ساڵانە ئەو تەبەڕوح کردووە هەر بۆ چێ بێتن خێری خۆم تەبەڕوح کردیە ئەو بۆ خێری بیکاری خێری بۆ خەستەخانە بی بۆ جەماعەت تەلاسیمای بیتن لەبەرەوەی ئەمات بەڕاستی خۆمان تەبەڕوح کردە ئەو خێرەی لە قیسە خۆمان دەدەین. بانکی خوێنێکێکە لەو شوێنە گرنگانەی کە ژیانی سەدان کەس لە مردن ڕزگار دەکات بە بەردەوامیش خوێن بەخشان و ڕێکخرا و خۆبەخشیەکانی خوێن دەبەخشن بەو بانکە. سەرپەرشتیاری هەڵمەتی خوێنبەخشین لەو بانکە دەڵێت ساڵانە نزیکەی 50 بۆ 60 هەزار یەکەی خوێن لە خوێن بەخشان وەردەگرن و دابەشی دەکەن بەسەر نەخۆشانی تالاسیمیا و شێرپەنجە و ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە خوێن هەیە. کاری خوێنبەخشان زۆر جێی تەقدیرە لە ئێمە ئەگەر ئەوان نەبن ئێمە ڕێژەکانمان تەبعاً دابەزێ بەڵانسی خوێن دابەزێ بەڵام هەر کاتێک بە هەر هۆ کارێک بێ ئێمە تووشی دابەزینی بەڵانس بووینە چ لە ڕێگەی کۆمەڵە و ڕێکخراوەکانی خوێنبەخشین چ لە ڕێگەی بانگەواز بۆ تاکی خوێنبەخش بەهانامەوانەوە هاتوون و بەڵانسەکەمان بەرز کردوێتەوە. نزیکەی 50 بۆ 60 هەزارێکی خوێن ماوەرگرتو هەنێ ساڵش زیاتر لە 60 هەزار ماوەرگرتو هی ساڵانە. بەس ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخە و کەرنتین و قەدەغای هاتو چۆ تەسەوەرەکەین تۆزێ بەڵانسەکە دابەزی بێ. 14 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی خوێنبەخشیە لە جیهاندا کە تایبەتە بەو کەسانی بێ هیچ بەرامبەرێک خوێن بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە خوێنە دەبەخشن و لە هەرێمی کوردستانیش زۆرن ئەو کەسانەی کە خوێن دەبەخشن. هەموو ساڵێکیش مەراسیمی تایبەت بەو ڕۆژە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و هەڵمەتی فراوانی خوێنبەخشین ئەنجام دەدرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هیچ هەڵمەتێک بەڕێوە ناچێت. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر. بێگومان ئەگەر بەخشین لە ناخی هەر مرۆڤێک کابێت جا وای لێ ئەکات بە خوێنەکەی خۆشی بێت هاوکاری مرۆڤایەتی بکات و هەموو دەوروبەرەکەشی لە سای ئەو بەخشینی ئەوە بتوانن ژیانێکی باشتریان هەبێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو ئەو کەسانێک کە بەخشندان و بە تایبەت لەم ڕۆژشتا پیرۆزبایی لە هەموو ئەو کەساناکەین بە تایبەت کە لە بانکی خوێن یاخود ڕێکخراوەکانی خوێنبەخشینن بۆیە ئێمەش هەوڵمان داوە لە
تەوەری بەرنامەکەماندا میوانداری بەڕێز هونەر سۆفی کە سەرۆکی ڕێکخراوی خوێنبەخشین و ژیانە بکەین و گفتوگوی لەگەڵ بکەین زانین چەندین ئەندامیان هەیە و ئێستا ڕێکخراوەکان بە چه ئاستێکا بەتایبەت لەم ڕۆژەیە بانگێتینە ستۆدیۆس کاک هونەر بفەرموویتە ئێرە بەیانی باش کاک هونەر چۆنیت تەندروستی چۆنە باشی بۆ پێی ئێوە کەسانێکی بەخشندن باوا بڵێن ئێستا ڕێکخراوەکەتان چەند کەسی تایە چەند لقتان هەیە لە کوێژ زیاتر کارەکانتانەکەن سوپاس بە ناوی هەموو ئەندامان و کاژێڕانی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان بۆ دەرفەتەی بۆتان ڕخساندین لە چواردەی شەشی هەموو ساڵێکی ڕۆژی جیهانی خوێن بەخشینە بەو بۆنەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستی سەرجەم خوێن بەخشان ئەکەن کە لە پێناو مرۆڤایەتی و ڕزگارکردنی ژیانی کەسێکی دیکە خوێن دەبەخشن. هەڵبەت ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لەژێر دروشمی بەدڵۆ پێ خوێن ڕووبارێک ژیان دەبەخشی دەستی بە کارەکانی کار و چالاشەکانی کردو و بەردەوامیشە لە کار و چالاشەکان لە دو ساڵی 2015ەوە ئێمە لە سەرەتای ساڵەکەەوە دەستمان کردو بە کار و چالاشەکان تا ئێستا زیاتر لە 25,000 بتڵ خوێنمان بەخشیوە تەنها لە 6 مانگی ڕابردووە نزیکەی 6,000 بتڵ خوێنمان بەخشیوە 42 هەڵمەتی خوێن بەخشینمان کردو ڕای ئەوەی کەوا لە وەختی کەرەنتینەوە کەمتر توانیمانە هەڵمەتی خوێن بەخشین بکەن بە حکمی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمڕۆ کە بە تایبەتی ڕۆژی بەخشینی خوێنە ئەمڕۆ چ چالاکیەکتان هەیە؟ ئەمە بە زومی ئەوەی لەسەر پێداویستی و لەسەر خواستی نەخۆش برێن خوێنەکە دەبەخشین ئەمڕۆ لە هیچ نەخۆشخانەیەک داوای هەڵمەتی خوێن بەخشینمان لێ نەکراوە تا خوێنەکە ببەخشین چونکە ئەگەر بە هەر بۆنەیەکەوە ئەگەر هەڵمەتی خوێن بەخشین ئەنجام بدەیت ئەگەر نەخۆشخانەکە یاخود نەخۆشی وجود نەبیتن پێویست نەبی خوێنەکە بەزایع دەچیتن ناکرێت تەنها بۆ بۆنەیەکەیان بۆ بەرزواگرتنی یادێک ئێمە خوێن ببەخشین بەڵکو لە کۆی ساڵەکە ئێمە خوێن دەبەخشین لەو ڕۆژەوە دەکرێت خوێن بەخشانی سراحەت بکەن ئەگەر پێویست نەبیت. ینی بۆ ماوەی چەندێک خوێن ئەکرێ هەڵبگیرێت مادەم بەو شێوەیە بێت دیارە ماوەیەکی هەیە. بەڵێ خوێن بەخۆی لە 30 ڕۆژە بەس برین ئەکسپایرە بیتن بە ناکرێت لە 30 ڕۆژ زیاتر هەڵبگیرێتن و ناشکرێت خوێن بەخش لانی کەم 3 مانگی دەبی بینبی لەگەر خوێن بەخشینی پێشتریان بۆیە دەکرێت ئەمە بۆ پیاو بەڵام بۆ ئافرەت جیایە هەر بەخۆی خوێن بەخش ڕێژەی خوێن بەخشینەکەی 85 لەسەر و زایدن برین کاتی خوێن بەخشینەکەی 3 مانگی بین بیتن ئەوجا ئەگەر زووتر بیتن ئەوە کاریگەری دەبیتن لەسەر تەندروستی خوێن بەخشەکە. بەڵێ کاک هونەر ئەو خوێنەی ئێوە کۆیەکەنەوە یاخود هەوڵیان کە زۆرترین جۆری خوێن کۆکەنەوە زیاتر لە کامیانە بۆ نمونە کام خوێنیان زۆر دەگمەنە کە ئێوە هەوڵیان لە ڕێگەی خوێن بەخشانتانەوە دابینی بکەن. بە قەنەعەتی مە بە حکمی ئەوەی زیاتر لە ناو کارەکەین جیاکردن لە گروپەکانی خوێن بە شێوەیەکی تەندروست نییە چونکە چۆن ئەی بیناقص لە هەمویان کەمترە لە هەمووشیان کەمتر خواستی لەسەر چونکە ئەگەر ئەیزاید بنمونەیان ئۆزاید بنمونە وەربگرین ئەوان خەڵکێکی زۆر ئۆزایدن و بێگومان زۆریش نەخۆشە بن ئەو کاتە خواستی زیاتری لەسرە بێگومان زیاتر پێویستمان بە زایدەکانەبی پێچەوانەی ئەوانەی کەوا دەرێن پێویستمان بە ناقسە ڕاستە دۆزینەوەی ناقسەکان بڕێک زەحمەتە بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ڕێکخراوتوانیمانە و کۆنتاکە دروستکەین لە بینی نەخۆش و خوێن بەخش خوێن بەخشی پێویستمان لای خۆمان تۆمار کردێت لە گشت گروپەکە بەڵام کەمتر پەیوەندی بە ناقسەکانەوەکەن بە حکمیەوەی کەمتر پێویست بەڵێت تەندروستی سلێمانی ئەگەر ئاگادار بن بەدڵنیایش ئاگادارن کە بانگەوازیان کردووە بۆ بەخشینی پلازما کە لەم دۆخە زۆر زەڕون زۆر پێویستیان پێەتی ئێوە چه هەنگاوێکتان هەڵهێناوە چۆن یارمەتی دەریان بوونە ئێمە وەکو ڕێکخراو لەسەر زەمبانخەکانی خوێنی فەرمی یاخۆد نەخۆشخانەکان ژمارەی ڕێکخراومان داناوە کە پەیوەندیمان پێ بکەن لە کاتی پێویست یاخود نووسراومان بۆ بکەن بە پێچوانەوە بە بانگەوازێک ناکرێت ئێمە خۆمان برین تووشی شکال بکەین زۆر جار شتیوان ڕووداوە کەوا هەڵمەتی خوێن بەخشینمان ئەنجام داوە لەسەر بانگەوازی بانک خوێنەکە یان نەخۆشخانەکە دواتریش گوتیان پێویستمان پێینە ئەگەر بە فەرمی پەیوەندیمان پێ بکرێت بێگومان ئێمە هاوکاریمان کردوون و وەکو پێشتریش دۆنەری پێویستمان هەبوو دۆنەری پێویستشمان دابین کردو لەو سەرجەم ئەو نەخۆش و نەخۆشخانانەی کەوا پێویستیان پێ بوو زیاتر ئێوە ینی کار بۆ چ پارێزگایەکەن یاخود خوێن بۆ چ پارێزگایەک دابینەکەن ئێمە وەکو ڕێکخراو ئۆفیس سەرچیمان لە سۆرانە خاوەنی عەبدەڵقی ڕێکخراوین بە کەرکووکیشەوە
سەرجەم شارەکان توانیمانە خوێنی پێویست بۆ و نەخۆش و نەخۆشخانانە دابین بکەین کەوا ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن بەڵام برێن ڕێژی سەرەکیمان لە هەولێرە بە حکمی ئەوەی نەخۆشخانەی گەورە و نەشتەرگەری گەورە هەر لە هەولێر ئەنجام دەدرێت. باشە لەگەڵ ئەوەش ئەندامەکانتان زیاترە بێت؟ بێگومان هەر خوێن بەخشێک کە خوێن دەبەخشیتن هاوڕێیەکی برین تۆمارەکرێتن بە حکمیەوەی هانی کەسێکی دیکە دەداتن کەوا خوێن بەخشی بەهۆی بڵاوکردنەوەکەی بیتن یان ئێستا سوۆسیال میدیا دەورێکی باڵایە بینێ یەکێک وێنەیەکی خۆی بڵاو دەکاتەوە لە کاتی خوێن بەخشین دەیان کەسی دیکە برین بۆ ئاگادار دەبنکەوە باشە بەبێ هیچ مەرجێک وەرەگیرن ئەو کەسانە؟ ئەو کەسانە تەنها لە ڕووی تەندروستیەوە برین توانای خوێن بەخشینی هەبیتن ئێمە ناوەکەی تۆمارەکەین لای خۆمان کە هەر کاتێکش ناوەکەی تۆمار بکەین و پەیوەندی پێ بکەین سەردانی بانک خوێنەکە بانک خوێن بەرپرسیارە لەوەیکەوە خوێنەکەی لێوەربگری یاخودنە. باسیەوەت کرد کە لە هەموو کوردستانە لەختان هەیە بە کەرکووکیشەوە شەڕی داعاشوانم بیرکەوتەوە پێم بڵێیت چ کاتێک لەوەتەی ڕێکخراوتان هەیە فشارێکی زۆرتان لەسەر بووە کە بە بەردەوام لە کۆکردنەوەی خوێن بوونە و ئەو حاڵەتە تند بووە لە لاتان بەخۆی شەڕی داعش ڕەنگە خوێنی زۆرمان بەخشی بێ لەو کاتەیە بەڵام ناکە بەقەت ئەوەی 4-5 نەشتەرگەری چانی جگەر یاخود گورچی لە ئەنجام بدەیت ئەوانە جاروا بۆ زیاتر لە 100 بوتڵ خوێنمان بۆ یەک نەخۆش دابین کردووە تەنها لەو 6 مانگی ڕابردوو 6 چانی جگەرمان هەبووە لە هەولێر ئەوە هەمووی پێویستی بە زیاتر هەر نەخۆشێک زیاتر لە 50 بوتڵ خوێنی پێویست بووە ئەوە برێن شەڕی داعش هەڵمەتی خوێن بەخشینی باشمان ئەنجامدا خوێنی پێویستمان دابین کرد لەو کاتەشەوە هەر وەکو بەرچاوڕوونیەک هەر ئەوەی پێشمەرگە با ئێمە خوێنمان لێوەر نەدەکرد بە پێی توانە هەوڵمانەدا خەڵکی مەدەنی خوێن ببەخشن بۆ ئەگەر لە سەنگەرەکان پێشمەرگەیەک پێویستی بە خوێن با پێشمەرگەکەی تر بەهانایەوە بچی بەڵام ئەگەر ئێمە خوێنمان لێوەرگرت با ئەو تا 3 مانجیت کە نەیە دەتوانانی خوێن ببەخشی ئەجا ئەوەمان توانیمانە بە شێوەیەکی پلانتان بۆ بەڵێ باشە کاکونەر ئینشەڵا هەمووتان سەلامەتە بن کەستان هەیە لە ئەندامەکانی ئێوە تووشی کۆڕۆنا بوو بێتە ئێستا تا ئێستا کەس لەخوا بە زیاتر لە 8,000 خوێن بەخشمان وەکو خوێن بەخش تۆمارە 1,060 ئەندام هەڵگری ناسنامەی ڕێکخراون 120 کارژێرشمان هەیە هەتا ئێستا خۆشبەختانە کەس توش نەبووە یەکێک دوێنێ پەیوەندی پێوەکردین تەنها گومان لە خۆیە کە بەرکەوتەی لەگەر کەسێکی توش بوو هەبووە ئەوش وەفاسی خۆی دەکاتن ئینشاءالله بە سەلامەت ئینشاءالله سەلامەتە بن. بەڵێ کەمترین ماوە چەندێکە کە ئێوە بۆ کەسێک خوێن دابینەکەن و ئایا ئەوانەی کە تەلاسیمیان هەیە بەڕاستەخۆ پەیوەندیان لەگەڵ ئێوە هەیە یان ئیلا لە ڕێی نەخۆشخانەوە؟ بخۆی تالاسیمەکان لە نەخۆشخانەکان بێ مقابل خوێن وەردەگرن بەو مەبەستەی دۆنەریان پێویست نییە ئەوجا ئەگەر خوێنەکە هەبوو پێیان دەبەخشن ئەگەر نەبوو پەیوەندیمان پێوە دەکەن ئێمە لە خلالی چەند دقەیەک خوێن بەخشی پێویستی بۆ نێرن و ئیتر با خوێنش بەرچی خۆی ڕستی خوێنەکەی وەردەگریت و دوای برین پشکنینەکە خوێنەکەی پێدەدات. واتە کەمترین ماوە لە لای ئەوە چەند دقەیەکە بۆ بەخشین بزەبت ینی چونکە هەموو خوێن بەخشێک لای ئێمە ناونیشانەکانی لای ئێمە تۆمارە هەر نەخۆشخانەیەک برین هەر نەخۆشێک لە هەر نەخۆشخانەیەک پەیوەندیمان پێ بکە ئێمە پەیوەندی بە نزیکترین خوێن بەخشی ئەوەکەین کە بتوانێت بە کەمترین ماوە بکاتەوە تەنانەت نەخۆشخانە هەیە دەڵێ با خوێن بەخش لە پێش دەرگای بیتن ئەو کاتەی کە نەشتەرگەریەکە ئەنجام دەدا ئەگەر پێویست بوو لێ وەرەگرین ئەگەر پێویست نەبوو لێ وەرناگرین ئێمە لەو حاڵەتەش خوێن بەخش ئامادە ناکەین چونکە کەمتر لە 4-5 دقی دەتوانین خوێن بەخش بگەین نەوێندە بۆ خوێن بەخش ئەزێت بدەین ساعتێک 2 ساعت لە پێش هۆڵی نەشتەرگەری بی و دواتر پێویست ناکە ئەو جاوە لە خلالی چەند دقەیەک دەتوانین خوێن بەخشی پێویست باشە کاکونەر کێنەوانەی کە زۆرتر کات پەیوەندی بە ئێوەکەن و پێویستیان بە خوێن هەیە دایکانی دووجیان زۆر پەیوەندیمان پێواکەن لە سەروی تالاسیماوە چونکە ڕەنگە ڕێژەی تالاسیما بۆ ڕێژەیە نەبیتنکەوە دایکانی دووجیان پێویستیان کەچی ئێمە دایمەوە بیرمان کردوەوەوانەی کە تەلاسیمیان هەیە زیاترین کەسن کە پێویستیان بزەبت بەڵام وەکو باسم کرد ڕۆژانە سەدان منداڵ لە دایکەبی بەڵام سەدان تالاسیما خوێن وەرناگریتن چەندین ڕێژەیەکی دیاریکراوە کە تالاسیما خوێن وەردەگریتن بەڵام دایکانی دووجیان بە بەردەوامی و کاتەکەشی دیار نییە کە پێویستی بە خوێنە و زایدن حاڵەتە لە ناکاوەکان وەکو حوادثەکان و یاخود ڕوودانی هەر ڕووداوێکی دیکەکەەوە ڕوودا گولەیە ئیل لە ئاخیری ئەمە
توانیمان الحەمدولیلا خوێنی پێویستی بۆ دابین بکەین. دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ زۆر بەڕێستان سپاس. زۆر سپاس. هیوا بەخێر سۆفی هاتین. سەرۆکی زۆر ڕێکخراوی سپاس. خوێنبەخشین زۆر سپاس. بەڵێ ئەمڕۆژ وەک ڕۆژانی دیکە ئێمە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە لەگەڵتانە بین کە ئەمڕۆ لە زاخ و سلێمانیە بین سەرەتا دواتر پامنێرانمان ئەگەر لە شارەکانی تریش لەگەڵمان هەبوون ئانیش لەگەڵتان بەرداوام بوون و زانیاری بە ئێمە ئەدەن. سەرەتا ئەچمە زاخۆ و دەچمە لای ئیسلام یوسف. ئیسلام ڕۆژ باش هیوادارم کە تەندروست باش بیت و هیوادارم کە لەش ساغبی پێمان بڵێ لە زاخۆ ڕۆژەوی زاخۆ چۆنە و بە چ شێوەیەکە زانیارەکانمان پێ بگەینیت. زۆر سپاس ڕۆژاوە هەمی بینەرێن کوردستان 24 باش بێت پیڤیا هین و هەمی هەفکار و هەمی خەلکی کوردستانی ساخ و سلامەت و دیر نەخۆشی بن. هەلبەتە ئیرۆ vê spêdê min viya tîmenekîyan ji bêjin tiştekê cudatir spêdeyên dî behs bikim ku ew jî xwarina paçeyan e. Em badînî dibêjin seropê û dibêjin paçe jî. Edberê de digotin savar xwarina mêran e lê vê gavê paçe seropê bûyne xwarina mêra. Esindekî sehkî me xelkê ku qest dike tê dixutin haja kîne zêdetir evên ku li vê dirê ne Nî çawa tê xwarin havînê zivistanê zêdetir beriya niha bêjin zivistanê de te xwan. Lê niha her çarwerza berdewam cihên taybet hene ku paçeyê bêjin seropêya çê dikin û xelkek ji qesta wana etikete dixwe. Dema çavê mirovî pê dikevin rastî ji dilê mirovî çitiye bêyî we û bînera nexweş. Me ji niyeta xwe îna ku vê sibê têşta xwe paçe bixwe. Hên çawanin carê afiyet bitilwe. Baş eger ez bizanim nî karê we çi ye wisa spêdê zîn hatine vê dirê û dîsan hîn çend heş paçe dikin her çendê paçe dixwe. خودی پوچه خوش راستی مدی اکو دو خاکر بی کو ام افریقا سحاری بین پوچه بخونو نه هر رو ماست و طحین و هیک و فلان بد روزه کی بلا پوچه جبت پوچه خوش راستی اره والله چه کار dikin wisa spêdê zî xewra bîne de. خودی امل شریکن امل گلیکن ام هوال اما دی ملویری گوت بی ام صبح سحاری چند پوچه خون و ام افریقا هاتن وری Baş. Hîn ji bijnê paçe yan em zaxût bijnê seropê zêdetir خودی ام بهرا پتر بیجنی سروپی راسته بس ما کدی سر دوه ما کد بیجن پوچه Her çendê hîn wisa spêdehiya beryar din ku pêk ve paçe. خودی همول دی فونات مینه چو وقتی ما اویدی بی ام بیجن اکو دو خامت کنو ام تین پوچه خون Baş. Belê. Afiyet bitin. Xwedî Bez bijin paçe bi destî xwasa. Biraderî ji xwe gêş kirib vê çatanê. Erê xudê wasay. Ew xwe poçe ya destiye. Ne ya çiz kerçkiye on ya çataliye. Ya destiye. Xwarî li we afiyet bitin. Zor spas. Belê ez qesta hostayî bikim bizanim henî 23 sala ew karê dirêskirina paçeyan dikit. Helbete her li mîsilê jî. Eger tu bê em sehkim paçeyî tu çawanî xwedê qewata te bidin. Diyara 23 sala tu karê dirêskirina paçeya dikit. Te behs kir beriya hatina daişê te li mîsilê jî ev kare dikit. Eger tu bû min behs bikî yanî çawa ye paçeyê we hûn çawa çê dikin xwarin awî nûke û zivistanê. اولا السلام عليكم سباس زواتكم وقالك ممنون شوى والحمد لله لا بس عربة باتشا تشيتكي هم جي تشيتكي اجي كوري بسليواني ما باتشا تي هذا ريفيكا وغوشتي وبيبكا وعيرك وازمان ومجي وغوشتي سركي مشكل هيك حاجة تشتكي هنا حاجة بس غوشتي تكن هنا حاجة ريفيكا تكن هنا ويا مجي دستي شغل ناكم ما بدرسي هم وصلت تيتر نو كعرب درستي كتاب أمنا أم تبينين يمكن بين 6 ساعات بس تشتكين بس باقش تكين لأن فيري لازم تشتكي باقش وتازة ما بجي ساعة أبغى زمانة وصل مثلا أبغى زمانة أبغى أجري بيكن أجري بيكن بيبكاجي تشتكين أنا بيبكي عصبي هذا مقوياته عشان زيادة الخارج هالشيء قلنديت كتير. خدي يا عربي يا ميسلي عن كرديت ميسل حشي قلانديت كمبيوتر يدفيرنا حش قلاندينا كم هاوینو زوستانه خیلی کم زیادت خود اوهین رنما خود پارزنش بر کرونا نخواستی. الحمد لله مثلا نو كفا جداد خون يدي جداد خون ام تبارزن
پارەیەکت وەرگرت نانیازت چێت بکەم گۆشتێز فرۆشم ئیدی شۆت هەندی شتێکی ئەتیادینۆکە کێمترە ئەوەشی دنیا گەرم بی ئەو پشتی کۆرۆنەژی هات عالم نەوەک بەرێ ئەمژی ناڤەکین ئەم 3 ساعت 4 ساعت ئەم عەزلکین یعنی ڕۆژێ 3 ساعت فرۆشین بەس ئەرسە سرێ سەر چاوێ من كن بله البته دیمنان و هم بین آویج یعنی گلک همچی سرسام کردن ایدی نزانم هینو بخواه افکار ما سردار من حش پاچه و خوارن کنیان نه یعنی وی آوایی او خلکی کزیدتر کاس کاره بجن کلی کاره سپیده هن هر چند که هاوینش لی جارنا خارنا خود گورن سپیده خواه پاچه ئیسلام وزەیەکی زۆر باشتریان پێ بێ بەزمێ بزانم ئەو بەشەی پارچەکە کە برنجەکەی تێئەکرێ و ئەدورێ لای ئێوە چ دبێژن بەوە ئێمە پێڵێن گیپا ئێوە چی الدف مبل زاخول بادینام شوه که گشتی بجنوی بشی عیرک یعنی عیرکاش چید کن او ایکو برنجت کنی و درند ئەیلکی پێڵێن باشە دەستەکانت خۆش بێت ئیسلام کە لەگەڵ ئێمە بووی ئێستا دەستەکانت جوام شۆ دەستکێشەکەت داکەنە و یەک تێگوشەیەکی جوان لەو سەروپەیە بکە و لەگەڵ ئەو عیلکە بیخۆ نوۆشی گیانت بێ زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ هاوکارمان ئیسلام کە لەگەڵمان بوو ئێستاژە چینە سلێمانی هاوکارمان دیار جەمال لەگەڵمانە بێ بۆ زانیاریەکانی پارێزگای سلێمانی ڕۆژ باش دیار بە هیوای تەندروستێکی باش و بۆ سەرجەم کارمەندانی ئۆفیسی سلێمانیش دیار پێش هەموو شتە پێم بڵێ تۆ کەرەنتین کرا یاخود پشکنینێ بۆ کرد لە بەرەوەی بە تایبەت ئێوە زۆر بەرکەوتنتان هەیە لەگەڵ تووشوانی کۆرۆنا بەڵێ هاژە بەیانی باش من ڕاستی نەوەڵا پشکنیم نەکرێت تاکو ئێستا شکر بۆ خوا سەحەتم زۆر باشە هەر باش بۆیە پێویست ناکە کە پشکنین بکەم و بە پێی مەجای ئیشەکەش ئەگەر لەم ڕۆژانە مەجال هەبوو لەوەی کە ئێمە زۆرترین کات لە سەرقاڵین لە داوامین ئەو کات ئەچم هەر بۆ دڵنیایی خۆشم پشکنینێک ئەنجامەیەم ئەمەیە باسی ڕۆژەفی پارێزگای سلێمانی بکەم بە شێوەیەکی گشتی کە ئەمڕۆ لە بینایی پارێزگای سلێمانی جێگری پارێزگاری سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیەکە سەبارەت بە وەرگرتنی گەنم لە جوتیاران بەو پێی کە جوتیاران بەرهەمی ساڵێکیان کۆ کردوتەوە گەنمەکەیان بۆ ئەوەی کە هەم بە نرخێکی کەمتر نەفرۆشنەوە لە بازارەکان هەم بۆ ئەوەی کە تووشی گرفت نەبن لە کاتی فرۆشتندا بۆیە میکانیزمەکانی وەرگرتنی گەنم لە سونی پارێزگای سلێمانی جێگری پارێزگاری سلێمانی بە وردی ڕوونیە کاتەوە و جیاوازدەوە ئەمێ باسەوە بکەم کە هەڵمەتێکی خۆپارێزی چڕ لە سونی پارێزگای سلێمانی دەستی پێ کردووە چ لەلایەن ڕێکخراوەکان چ لەلایەن ژینکە پارێزان چ لەلایەن کۆمپانیەکانی دابەشکاری خۆراک و لە ناو مارکێتەکان و لە ناو شوێنە گشتیەکان کە هەڵمەتێکی چڕی خۆپارێزیان دەست پێ کردووە تەنانەت ئۆتۆمبیلەکانیان کە فلێکسی خۆپارێزی هەڵیان واسیوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان خۆیان بپارێزن بۆ ئەوەی کە دەستکێش و دەمامە بەکاربێنن لەم سەروبەندی کۆرۆنایەکە هەیە هاژە ئەمە باسەوە بکەم کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گرفتی پلازمای خوێن هەبوو ئەو کە خوێن لە بانکەکان نەمابوو بۆ ئەوەی کە بە تایبەتی ئەو توشبوانەی کە پێشتر توش ببوون تووشی کۆرۆنا ببوون و چاک بوونەتەوە ڕۆشنەتەوە ماڵەکانی خۆیان ئێستا بەڕێبەراتی تەندروستی سلێمانی جارێکی تر داوا دەکات کاوانە بگەڕێنەوە بۆ بانکی خوێن تاوەکو لە ڕێگەی خوێنی ئەوانەوە بتوانرێ پلازمای خوێن بۆ نەخۆشەکانی ئێستا بەکاربێنێت تاوەکو چاک بنەوە چونکە لە ماوەی ڕابردوودا پلازمای خوێن سەرکەوتنی باشی بەدەستێناوە ژمارەی باش لە توشبووان چاک بوونەتەوە و جیاواز لەوە ئەمێ باستەوە بکەم کە گرفتی کارگەی بەرەمێنانی ئۆکسجین هەبوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کە ئۆکسجینێکی کەم بەرهەم ئاهات و بەشێک لە کارگەکەدا لە کار کەوت بوو دوای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دواداچوونێکی وردی دەست پێ کرد بە پێویستی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 11 حکوومەت یاریمی کوردستان بڕیاری داوە کە پارەی پێویست بۆ کارگەکە خەرج بکات تەواوی پارەکە بۆ کارگەکە خەرج بکات تاوەکو کە کارگەکە چاک بکرێتەوە و سەر لە نوێ ئۆکسجین بە باشی بەرەم بێنرێت چووکە لە ئێستاداوەکو هەمووان نەزانن کە
نەخۆشێکی زۆر هەیە لە ناو نەخۆشخانەکان پێویستیان بە ئۆکسسیجین هەیە و باری تەندروستیان ناجێگیرەوە کارگەکەش بەشێکی لە کارکەوت بوو بۆیە حکوومەت یاریمی کوردستان بڕیاریدا ئەو پارەی بۆ خرج بکات لە 11/6ەوە بڕیارەکە درراوە بەڵام گرفتەکە گرفتی تەکنیکیە تاکو ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی نەتوانراوە کارگەیە چاک بکرێتەوە لەمان کاتە گرفتی کەمی کارمەندی هەیە بۆیە تاکو ئێستا و گرفتەوەکو خۆی ماوەتەوە و هەمووان بەو ئومێدەن بە تایبەتی بە ڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەنزیک لە بەزووی ئەو کارگەیە چاک بکرێت تاوەکو گرفتی ئۆکسسیجین لە سنووری پارێزگای سلێمانی نەمێنێت. بەڵێ زۆر سپاس دەکەین لەگەڵمان بوویت زۆر سپاس کە زانیاریت پێبەخشین و گفتوگۆت لەگەڵ کردین. سپاس دیار. بەڵێ با پێکەوە بچین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. بەڵێ ئەمڕۆ باسمان لە بەخشینی خوێن کرد تەنانەت زۆریش لە میدیاکان لە کەناڵەکان و بەتایبەتی لە کوردستان 24ەوە ئەو بانگەوازەی کە تەندروستی سلێمانی کردوێتی بۆ وەرگرتنی پلازمای خوێن لەو کەسانی کە تووشی کۆرۆنا بوون و ئێستا چاکبوونەتەوە لە ماڵەوەن ئێمەش ویسمان سەبارەت بۆ چەند زانیاریەکتان پێ بەخشین لەسەر پلازمای خوێن. بەڵێ کە سۆڤان پلازمای خوێنی ئەوانەی تووشی کۆرۆنا بوون و چاکبوونەتەوە بۆ توشبوانی نوێ بەکارەهێنرێ و وەرەگیرە کە لە بەشێکی وڵاتانی جیهانی و تەنانەت هەرێمی کوردستانیش بەهۆی نەدۆزینەوەی ڤاکسینی دژە کۆرۆنا پلازمای خوێنی ئەو کەسانەی تووشی کۆرۆنا بوون و ئێستا چاک بوونەتەوە وەک چارەسەرێک بۆ ئەوانەی توش بوون وەرەگیرێت بەڵام پێویستە لە کاتی وەرگرتنی ئەو خوێنە ڕەچاوی چەند خاڵێک بکرێت. وەکو ئەمانن کە خاڵەکان پلازمای خوێن پێکاتەی دژە ڤایرۆسی کۆرۆنای تێدایە دەبێت لە ماوەی کەمتر لە مانگێک خوێنەکە وەرگیرێت لێکۆڵینەوەی وردیش سەبارەت بۆ کراوە کە لە نمونەی خوێنی وەرگیرا و ئەمە دەکرێت و پێویستە دڵنیایی بدرێتە خوێن بەخشەکە چی دیکە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نییە واتە بەبێ بە تەواوەتی چاک بوو بێتەوە کەسەکە دواتر ئەتوانێت
پلازما یا خوێن ببەخشە بۆی کە پلازماکەی بەکار بهێنێت و دەبێت دڵنیایی لە تەندروستی ئەو کەسێک کە خوێنەکە دەبەخشێت بدرێت. ئەمانش ئەو مەرجانن کە کەسێک کە بێوێت خوێن ببەخشێت و پلازماکەی بۆ کەسانێک بەکار بهێنرێت کە کۆرۆنایان هەیە و تووشی کۆرۆنا بوون دەبێت ئەم خاڵانەی تێدا. بەڵێ. بابەتێکی دیکەمانەوەیە کە زانکانی ئەمریکا هۆکاری زیاتر توشببوونی پیاوان بە کۆرۆنا بەراورد بە ژنان دەخەنە ڕوو بە پێی توێژینەوەیەکی زانکانی ئەمریکا لە زانکۆی بێڵ دەرکەوتووە لە 60 ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبن لە ڕەگەزی نێرن. هەروها پشکنینی خوێنیان بۆ 100 توشببووی کۆرۆنا لە هەردوو ڕەگەزی نێر و مێ کردو و چاودێری خانەی بەرگری جەستیان کراوە تێیدا دەرکەوتووە لە کاتی توشببوون بە کۆرۆنا پیاوان گەردی هەوکردنیان بەراورد بە ئافرەتان زیاترە. هاوکات هەر بەپێی دەرەنجامی توێژینەوەکەی زانکۆی بێڵ ڕێژەی مردنی پیاوان بە ڤایرۆسی کۆرۆنا بەراورد بە ژنان زیاترە. پیاوانە بێت ترسیان لەوەش هەبیانی بە خۆپارێزی زۆر زیاتر بکەن لەوەی کە ڤایرۆسەکە ئەوانی زۆر خۆشەوێت. بەڵێ هەر لە سەرەتاشەوە چەند راپۆرتێک هەر لەو بابەتەوە هەبووە کە باس لەوە دەکات کە پیاوان دەبێت زیاتر ئاگادار بن و سیستەمی بەرگری لەشی ئافرەتان تا ڕادەیەک بەرزترێکە بەهۆی سووڕی مانگانیانەوە یاخود بەهۆی منداڵبوونیانەوە حاڵەتەکە جیاوازترە بۆ پیاوان زیاتر ئاگاداری خۆیان بن و ئەچینە باسێک کە باسی ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەتی دەکاتەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی مێشولە بۆ مرۆڤ بگوازرێتەوە چون دەنگۆ هەبوو لە چیەوە ئەگوازرێتەوە لە چی ناگوازرێتەوە بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاندووە بە شێوەیەکی سەرەکی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی دڵۆ پاشلەمەنیەکان دەگوازرێتەوە و بە شێوەیەک کە کەسی توش بوو بەر کەسێکی دیکە بکەوێت یان دەکۆکێت یان دەخپژمێت واتە لە ئاوی دەمەوە زیاتر ئەو شلەمەنی هەرچیەک بێت بەرەکەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەتیشی دەکاتەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی مێشی ناوماڵ بگوازرێتەوە. هەروەها زانایانی رووسیا گواستنەوەی کۆرۆنا لە ڕێگەی ئەو مێش و مێرولانەی لە ناو ماڵ هەن بە دوور دەزانێت. بۆیە بە پێی توێژینەوەیەکی چینیەکان ئەو مێر و مێشولانەی خوێن دەمژن ڤایرۆسی کۆرۆنا ناگوێزنەوە. ئێمە لە ماوەی ڕابردوودا باسی ئەو خانانەی مێشولەمان کرد یاخود مێشمان کرد کە وەکەوەی تاقیگەیەکی گەورە بێت 100 چاوی هەیە و 3 جۆر تاقیگەی خوێنمژینی هەیە کۆمەڵێک ینی بە فلتەرە ئەڕات بە فلتەرە ڕاو خوێنە تا خوێنی ئەو کەسامژێ بەڵام لەو توێژینەوە چینیا دەرکەوتووە کە بە هیچ شێوەیەک ڤایرۆسی کۆرۆنا ناگوێزێتەوە مێشولەکە. بەڵێ گرنگەکەشی لەوەدایە کە ئێمە لە وەرزی بەرەوەرزی هاوین و ناوەرزی هاوینان و مێش و مێشول لە هەموو شوێنێک زۆرە ئەمە واکات کە دڵنیاییمان بداتە هیچ ترسێکمان نەبێت کە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی مێشولە و ئەو مێروانە بگوازرێتەوە کە بەکو گوازەرەوە ئەبیێنرێت. جوتیارێک لە هەولێر لە ڕێگەی موتوربەکردن چەندین جۆری کودی و شووتی بەرهەمەهێنێت هەردووکی بەیەکەوە تێکەڵەکات. ئەم جوتیارە لە ڕێگەی بەکارهێنانی ئینتەرنێت بە شێوازەکانی موتوربەکردن ئاشنا بووە باسیەوە دەکات جگەلەوەی کە توانیوێتی لەم ڕێگەیەوە ئاستی بەرهەمهێنان زیاد بکات دەشڵێ ئەگەر بازار باش بێت دەتوانێت یاخود بەتەنیا بۆی هەیە ئەو کارە بکات کە 5 تۆن شووتی و کودی بەرهەم بهێنێت. لە هەر بستێکی ئەم بێستانەی بابەتێکی جیاواز و تایبەتی چەندووە و زۆری نەماوە بەرهەمەکانی بخاتە بازاڕەوە. ئەسکەندەر حەیدەر تەمەنی 47 ساڵە و بە سیما و ڕەنگ و ڕوخساری شادارە کە زۆر بەکارەکەیەوە ماندوو بووە. ئەو باسێوە دەکات لە تەمەنی 10 ساڵیەوە لەگەڵ باوکی ئەو کارەی کردووە و داهێنەر بووە لەبەر کارەکەی تاکو بەرهەمی زیاتری هەبێ. ینی ئەوە بەرگەی هەڵقان بە مقاومەیە ئیلە گۆشتە ناوی. ئەو باسی ئەوە دەکات لە تەمەنی 10 ساڵیەوە لەگەڵ باوکی ئەم کارەی کردووە و داهێنەریش بووە لەبارەی کارەکەیدا تاکو بەرهەمی زیاتری هەبێت. مام ئەسکەندەر کودیەکانی نیشان دەدات و دەڵێ موتوربەی کودی و شووتی کردووە و دەیسەلمێنێت کە جیاوازی موتوربەکردن چییە؟ جیاوازەکانیشی دیارە لە ڕووی گەشەی پەلکەکانی هەمووی جیاوازەکانی ئەوەیە ینی لە کەونە عەر دەبی بە مەقاومە و خۆڕاگری لە بۆ برنە بازاڕش
ئەو فەلا ئەو بەقالێکە ئەو شفتێ دەکڕیتن سبێنی با لەکنی دەمینێتەوە هیچ تێک ناچیتن ئەو ناوەی ئەو ڕۆسۆر بە هەتا 20 ڕۆژکە با نەڕنی ئێستاوە ناگاتە دا بلێن دە ڕۆژکە با دە ڕۆژکە و شفتێ تەواو دەبی ئەمە هەتا 20 ڕۆژکە لێ ناکەمەوە لەو بڕکە لێ ناکەمەوە ئەو ناوەی تێک ناچێت لەبەرچی ڕێگەکەی بە قووەتە سەیری ئەو دەمارانەکە پڕ ئاوی دەکا ینی بتەوی دەکا شتێکە بتەو دەبێتن تێک ناچیتن ئەو شتێ زۆر بە مقاومە دەبی زۆر وەکو کودیش کە ئێستا کودی زەرد گندۆرەم لێدا ئەویشم مەتروو بەکردیا ئەویش جیاوازیەکەی زۆر هەیە لەگا گندۆرەکان کە مامەسکەندەر خۆی و خێزانەکەی ڕۆژانە سەرقاڵی کارکردنە لەسەر زەویەکەیان و زۆربەی شەوانیش هەل لێرە دەمێنن لەم بێستانەیاندا جیا لە تەماتە و خەیار و پەتاتە و بەرهەمی تر 6 جۆر کودی و 6 جۆر شووتی بەرهەم دەهێن و بیرۆکەکەشی بەم زۆرە دەخاتە ڕوو 2017 تاقیکردنەوەم کرد لە تاقیکردنەوەکە الحەمدوللا بڵێن سەرکەوتوو بوو زۆر هەم لە عەردی بەیار و هەم لە کەونە عەرد هەم تەرۆزیشم مەتروو بەکرد تاقیم کردەوە ئەویش زۆر سەرکەوتوو بوو گندۆرەشم تاقی کردەوە ئەویشە سەرکەوتوو بوو 2018 بە تەواوی دەستم پێ کرد بەس بەداخەوە چەند نقستانێکم هەیە لە کاری مەتروو بەکردنەکە چەند پێداویستێکەیە لێرە نییە لە کوردستان دەست ناکەویتن دەبی لە دەرێ بینن لە دەرێش ئەوسا زەرێری تقریبان لەوانە 2 میلیۆن دینارم لێ کرد لەبەر هۆی ئەو کرێنتینە چەند شتێکە بوو بەتەواو بگات بەدەستم نەگەویشتە دەستم لە بە حدود قەپات بوو عەردی بەیار نامینێ منش هەبیرم کردەوە باشە عەردی بەیار نامینێ یانی شفتیش نامینێ هەستم لە ڕووی ئەنتەرنێتەوە چوومە ناو یوتیوب و ئەوە سەیرم کرد دەی متابعام کرد ینی گۆڕانکاری شووتیان چۆن دەکرد هەستم کە لەوان ئەمیش دەستم بەو کارە کرد وەرزەکە وەرزی جوتیارانە هەرچەندە دەڕۆژی ماوە بەشێ لە بەرهەمەکانی بێستانەکەی مام ئەسکەندەر پێ بگەن و ڕەوانەی بازاڕیان کات بەڵام ئەو باسی سەرکەوتنی خۆی وەکو جوتیارێک دەکات و دەڵێ من بەردەوام دەگەڕم لە ماڵپەڕەکان بۆ کارەکەم و ساڵانە تاقیکردنەوە لەسەر بەرهەمەکان دەکەم پاشەم بە جوتیارانی دیکەی دەدەم بۆ ئەوی بەرهەمی خۆماڵی زۆرتر بێت بەڵام گلەی ئەو لەو بازاڕێ و ئاماژە بەوە دەکات بە قەت ماندووبوونیان دەستکەوتیان نییە داواش دەکا گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدرێت و بە گرانکردنی نرخەکان یارمەتی جوتیارە بدرێت تاکو زیاتر ڕووبکەنە بەرهەمی خۆماڵی و کەرتی کشت و کاڵیش بەهۆیەوە زیاتر ببوژێتەوە هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر بەڵێ ئەم کاریکە هێرۆ مەولودی کردبووی زۆر جوانە و لە ڕووی زانستێکەشیەوە کاتێکە ئەو جوتیارە زۆر جوانەکە جوتیارەکانمان ئێستا پشت دەبەستن بە زانست و زانیاریاڵە لە ڕێی ئینتەرنێتەوە توانیمە ئەم متور بەکردنە بکەم اینجا هاژ شتێکش بڵم بۆیە ئەو شووتیە زۆر ئەمێنێتەوە چونکە ئەو کودیە یاخود بە پێڵێن یەقتینیشی پێ ئەڵێن ئەو یەقتینە خۆی بە تەبیعەت وایە زۆر ئەمێنێتەوە لە هەندێک ناوچە هەیە ئەو یەقتینە ئەخرێتە مەخزنێکەوە شوێنێکە و کۆگایەکە بۆ ماوەی مانگێک دوو مانگەمێنێ بەبێ کە تێکیش بچێت بەبێ هیچ فێنکراوێک بەس مهمە خۆر لێنات گرنگەکەی لەوەیە کە خۆر لێنات و ئەو کودیە ئەمێنێتەوە ئێستا چونکە موتوربەی کردووە لەگەڵ شووتێکە ئەو چەند بەرگریەکەی خۆی هەیە یایەتی بە شووتێکە دیارە ئەو شووتێت تامیشی زۆر خۆشە بێت چونکە یەقتین ناوکەکەیشی هەر خۆشە و چ بگا بەوەی کە خۆی خواردنێکش لە ئاسایشی لە دروستەکەن وەکوش لە لەگەڵ برنجا ئەخورێت ڕاستە بەتابەت وەرزی هاوینان میوە و سەوزەکان زووتر بەرەو لە ناوچونەچن بەڵام لەگەڵەوە شاسۆڤان زۆربەی جوتیارانی ئێمە دەستڕەنگینن و بیر و بۆچوونیان زۆر فراوانە بەتابەت کە ئێستا تێکەڵی جیهانی دەرەوە بوون لە ڕێگەی ئینتەرنێت و یانیەوە جێگەی دڵخۆشیە کە جوتیارێک ئێمە جارانمان بینی تەنها سەرقال بوو بە باخداریەکەی و یاخود ئەو شوێنی تیا و بەڵام ئێستاوە تا چۆتە ناو جیهانێکی زۆر فراوانترەوە کە توانێت لە ڕێگەی تۆڕەکان ئینتەرنێتەوە تێکەڵی ئەو زانیاریانە بێت کە لە جیهانە گوزەرێ بێگومان ئەمەش پاڵپشتێکی باشە بێت بۆ ئەو هەماهەنگی کە حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ وەزارەت ینی لەگەڵ دەستپێکی کابینەی نوێیەمە باس لەوە کرا کە کەرتی کوشت و کاڵ زۆر گرنگی پێ بدرێ و ئێستاش بۆردێکی باش ینی خەریکی ڕێخستنی بۆردێکی باشن بۆ برەودان بە کەرتی کوشت و کاڵ بۆیە بە هەماهەنگی لەگەڵ ئەو جوتیارانە ئینشاءالله بەروبوومی هەرێمی کوردستان نەگاتە و ئاستەی کە ببێتە سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان
بەڵێ ئینشاءڵڵا زەوی کوردستان هەمیشە ئاوادان و هەروەش ئاوادان بمێت و بە پیتی خاکەکەی وابکە سوود بە ئێمە و تەنانەت بۆ دەریشەوە بنێرین هیوادارین کا پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت و ئەو بابەتانەی کە گوێبیستی بوون و بینەری بوون بە دڵی ئێوە بیگوێت و جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت هەر شاد بێت.